من بەکر حەمەستی عارف ساڵی 1962 لە شاری هەڵەبجە شەهید لەدایک بووم و قۆناغەکانی خوێندی سەرەتایی و ئامادەیم لە شاری هەڵەبجە تەواو کردووە. ساڵی 1984 چوومەتە کۆلێژی یاسا لە بەغدا بەهۆی هەندێک مەسائلەکانی جێشی شاپی و فەسڵکردنمان ئێمە ساڵی 1989 کۆلێژی یاسا تەواو کردووە بە تەقدیری مەمناوەندی. پاش ئەوە دەستم کردەوە بە هەندێک مەسائلی دراسات لە بوارەکانی فقه سەرتە لە ئەدەبەوە دەستم پێ کرد، پاشانیش لە بواری فقههناسی و بەراوردی یاسایی و مەسائلەکانی حقوقی ئینسان و مەجارەکانی فکر و هەندێک سەرکێشیشمە کرد بۆ بوارەکانی مێژوو. ساڵی 1992 یەکەم بابەتی نووسیم لە پەیمەڕاستی بڵاو بووەوە. دوایەوە لە ساڵی 1988 پێش ئەوە لە 1988 مزەکەراتێکم هەیە بەڵام چاپم نەکردووە. بەڵام پرۆسی چاپکردنی کە بابەتەکانی من زیاتر لە ساڵی 1993 دەست پێ ئەکات کە کتێبی لاپەڕێکی مێژووی هەڵەبجە نووسی. پاش ئەوە هەندێک کتێبی دیکە و ئێستاکەش قوتابی قۆناغی ماستەرم لە زانکۆی جینان لە تەڵابوس کە ئومێدەوارم ئینشاڵڵا قۆناغی ئەخیرم ئومێدەوارم کە ئینشاڵڵا بتوانم سەرکەوتوو لە مەجارێ. یان لە ڕاستی ئەو کتێبانی کە نووسی من ژمارەیان تقریباً 7 کتێبێکە، ئەگەر نامیکەکانی لەسەر لابم حوتیان بە مەزبوطی ئەمێنەوە هەندێک نامیکەشم هەیە باسی نامیکەکان ناکەم چکە لە مناسباتی جیاجیا و بۆ بۆنەی تایبەتی نووسراون. بەڵام ئەوانەی کە نووسی و من ئەو کتێبانە کە سەر پشتەوە دیارم دوایینیان سەرەتاکەیان لاپەڕێک لە مێژووی هەڵەبجە و دوایینیشان کتێبی هەڵەبجەیە ئەوەی بە عەرەبیە حەلەبجە فی مواجهة السموم والموت کە ئێستا ناوەردمەوە بۆ زۆرێک لە کتێبخانەکانی جیهانی عەرەبی و ئیسلامی و وڵاتە ئەوروپیەکانیش ناردوومە کە ئیتر سمبولی نووسینی کتێبەکانمە لە ڕاستیەوە باز لە ئازارەکانی هەڵەبجە ئەکات بە تایبەتی باس لە کارەساتی هەڵەبجە ئەکات لە وێنایەکی حقوقیەوە بەمانای لە وێنایەکی حقوقی یعنی یاسای نێودەوڵەتیەوە کە چۆن ئەو جەریمەیە ڕوویاوە و چۆن ئەو کارەساتە ڕوویاوە. ئەو کتێبە بچووکەش ئەمەشیان لەسەر داوای بەڕێز وەزیرە ڕۆشنبیری لە کاتی خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان کتێبەکەم بە کوردی نووسی کرا بە عەرەبی و بە فارسی و بە ئینگلیزی. ژمانی ئەو کتێبانش کە کردو من بە کوردی بە لە زمانی عەرەبی و بە کوردی تقریباً ئەگەن 8 کتێبێک لە بواری مافەکانی مرۆڤ لە بواری سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم 3 کتێبم کردووە بە کوردی و هەندێک لەو کتێبانە باز لە فیکری ئیسلامی و ئیسلاحی فیکری ئیسلامی دەکەن و هەندێکیشان باز لە هەندێک لە ئازارەکانی کورد دەکەن. بە بۆ نمونە ئاخر کتێبمان کتێبی حملة إبادة الإيزيديين لەگەڵ ڕێز حاکم قاسم بەیەکەوە خەریکین ئەو سەر لەژێر چاپ هەیە قەرارە ئەو کتێبەش دەربچێ بە کۆی ئەو کتێبانە هەمووی ئەگاتە ژماری 9 کتێب. دوایین هەوڵی تەرجمەکردنم ئێستا کتێبێکە کە کتێبی توندڕەوی و زیادڕەویە کە مامۆستا عومەر عەبدولعەزیز نووسیوەتی و تەرجمەم کردووە. ئێستا لە هەڵەچنی ئەخیرەم و خوایەر بە ئینشاڵڵا لە ماوەیەکی نزیکە ئەویش بە چاپەکەیاندێ ینی بە مەجموعی هەمووی نزیکی 15 تا 16 کتێبێکمان هەیە بە نووسین و بە تەرجمەکردنەوە. یعنی من ناکرێت تەسەووری ماڵێکم کە کتێبخانەی تێدا نەبێت. کتێبخانەوە چۆن وەکو خۆراکە، ینی تۆ چۆن دەکرێت تەسەووری کەسێکی کە خۆراک نەخوا چۆن دەکرێت تەسەووری حاڵەتێکی کە کەسێک نەخوێنێتەوە کتێبخانەیەک لە ماڵەکەیان نەبێت شتێک نەبێت کە خۆراکی ڕوح و فیکر و هزری و ئیسا نەبێت. لەبەرەوە من هەر لە سەرەتای ساڵی 1977 تاوەکو ئێستاکە لەگەڵ کتێب ئاشنایەتیم هەیە. لەو زەمەنەوە شتی بەسیط و سادەمانە خوێندەوە کاتی خۆی سەرچاوەکانی معریفە زۆر نەبوو، تەنها هەندێک ڕۆژنامە و کتێب کە دەرەچوون لە زمانی حکوومەتی باسە و هەندێک نووسەری کوردیش شتی تەرجەمە ئەوانیان هەبوو. ئاشنایەتیمان لەگەڵ کتێبە ئاشنایەتێکی کۆنە و ئێستا منداڵەکانیشم فێر کردووە لەخوا بەزیاد بێت کە ئەوانیش کتێبخانەی خوێنن هێزە ناوتان دەبینن. بۆیە ناکرێت تەسەووری ژیانێک بکەی کە کتێبی تێدا نەبێت یاخود ماڵێک کتێبخانەی تێدا نەبێت. ساڵی 1977 من لێرەوە ئەمێ سوپاسی کەسێک بکەم کە یەکەم کەس منی ئاشنا کرد بە ژیانی کتێب و بە خوێندنەوەی بە خوێندنەوە مامۆستا کاک ئایاد جەمال سعودی کە ئێستا لە حیاتە ما و ڕفیقە تەلەبەم بوو بۆ مناڵی جاران ڕۆژنامە دەرەچوو ڕۆژنامەیەکی عەرەبی دەرەچوو باسی وەرزشێکە ڕیاضی. ئەو ڕۆژنامەیە ئێمە تەقەن حاڵی نابووین بەڵام بەیەکەوەمان خوێندەوە تقریباً حرفی جەڕەکان هەندێک پیت کە ئاشنا بوون پێی حاڵیە بووین هەندێک ئیسم کە ئاشنا بوون پێی حاڵیە بوون. لەو لەحزەیەوە ئیتر ئاشنابوونی من بە کتێب بە شێوازێک هەندێک کتێب هەیە 2 جار خوێندوومەتەوە بۆ نمونە کە ڕۆڵمانی دایکم 2 جار خوێنەوەتەوە، تاریک و ڕوونەکەی منم 2 جار یا 3 جار خوێنەوەتەوە، کتێبی فیضی لارم چەند جار خوێنەوەتەوە، هەندێک بەرجین 2 جار خوێنەوەتەوە. ینی بە هەر حاڵ ینی ئاشنایەتی کاتێکە ئاشناوی بە عالەمی کتێب کاتێکە دەست پێکەی بە خوێندنەوەی کتێب دەبێتە خۆراکی ڕوح و جانت ئەستەمە بتوانانی وازی دەبێنی دەبێت لەگەڵ کتێبا بژیت بە هەر شێوازێک بە چاویشت لێبێ هەر جۆرێک لە سوکنایی ڕوح و جان بەتەوە بەخشێ. کتێب دنیایەکی بێدەنگە ئاەتێکی بێدەنگە لە ئاەتەکانی لەواتانی کە زۆر شت پێ دەڵێ بەڵام بەبێەوە هیچ قسەیە بکە. گەورەترین مامۆستایە، جوانترین مامۆستایە و پڕ برشترین مامۆستاشە بۆ ئینسان. لەبەرەوە ئەبێت چێژ و حەزێک لە ناو ناخی ئینسانە هەبێ بۆ خوێندنەوە
لەبەرەوە دەبینی لەناو بنەماڵێکی گەورە لەوانەیە 2 کەس یا 3 کەس خوێنەوار بن تااقەتی خوێندنەوەی کتێب بۆ شتانیان هەبێ. بەڵام ئەو چێژەی لە خوێندنەوە هەیە ئەگەر هەموو کەسێک هەستی پێ بکە وەکو ئەو کەسی کە دەیخوێنێتەوە هەستی پێ بکە من پێم وایە هەمومان کتێب دەخوێنینەوە چونکە ناکرێ هاوڕێکی دڵسۆز و هاوڕێکی پڕ ئەمەک و هاوڕێکی پڕبرشتی وەکو کتێب تۆ لە ماڵەکەتان نەدبێ یا خۆ ئاشنایەتی لەگەڵی نەبێ. بۆیە دروستکردنی حەز لای مناڵ زۆر گرنگە بۆی کە حەزی لە کتێب خوێندنەوە بێ، حەزی لە بینینی کتێب بێ، ئاشنایەتی لەگەڵ معریفە هەبێ، ئاشنایەتی لەگەڵ زانینی دەرەوەی خۆیان هەبێ. بۆیە وا دەزانم ئەو پەنجەرە گرنگەی کە پێویستە لە ماڵی هەمومان هەبێ پەنجەرەی کتێبە کە بڕووی دەرەوە تۆ ئاشنا دەکات بە هەموو شتێک. تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستاکە هەندێک بەدایلیان دروست کردەوە بۆ گەنجەکان. هەندێک لە کتێبەکانیش ئێستا لە دنیا دەکراون بە کتێبی ئەلکترۆنی سەرنجماوە لە هەندێک لەو کتێبخانانەی کە لە ئەوروپا هەن و لە هەندێک وڵاتانی عەرەبی پێشکەوتووە و ئیمارات و هەندێک وڵاتی دیکە کە هەن سەرنجماوە کە کتێبە کۆنەکانیشان کردووە بە کتێبی ئەلکترۆنی بۆ ئەوەی کەوا لە بەردەستی هەموو خوێنەوارێکا بێ، هەموو گەنجێکا بێ بتوانێت کتێب بخوێنێتەوە. بەڵام مشکلەکە لەوەدا نیە کە کتێب ئەلکترۆنی بێ، کتێب لەسەر پەڕی کاغەز مساوێ. مشکلەکە لە زەوق و میزاجی خوێنەرایە. ئەو کەسێک کە دەبێت کتێب بخوێنێتەوە لە ڕاستیە چی دەنووسرێەوە چی دەخوێنرێتەوە. ئێستا لەوانەیە ئێمە ئەو ئەزمەی کە هەمانە پەیوەندی بە ئەلکترۆنی بوونی کتێبەوە نەبێ، پەیوەندی بەوە هەبێت کە خەڵک میزاجی لەسەر خوێندنەوە زۆر نەما بێ. کەەوە دیاردەیە کە ئێمە من لەبیر مێت لە ساڵی 1970ەوە تاوەکو ساڵی 2000 تا ساڵی 1990 کرێکار بوو، کولێشم بە کرێکاری تاوا کردو، بەڵام پاری کرێکاریەکەم بەشێکی هەر زۆری بۆ کتێبە ڕۆشت. ئەبێ ئەو شەوقە هەبێت لای هەر کەسێک بۆی کە کتێب بخوێنێتەوە بۆی کە بە فعلی کتێب خوێنێکی باش بێ. من گومانی تێدا نییە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەوری هەبوو لە پاشەکشی کتێب، بەڵام ئەبێ بزانی کە شەوق و خۆشی کتێب هەر ماوە. لەوانەیە ئێستا من بۆ جیلی ئێمە تاوەکو ئێستاکە ئەوەندە چێژ لە کتێب دەبینین، ئەوەندە چێژ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبینین. بەڵام جیلی تازە بۆی کەەوە ئاسانکاری بۆ ئەویش بکرێ پێم باشە کە بە فعلی ئەگەر توان لە توانادا هەبێ کتێبخانەکانی ئێمە بکرێ بە کتێبخانی ئەلکترۆنی بتوانێت لە هەر سێرجێکە هەر کتێبێکی وێ مەچاوی بکرێت و بخوێنێتەوە. لە ڕاستی هەیە کتێب ناخوێنێتەوە، بەڵام جۆژەگرێ لە کەسێک کە کتێبی خوێنێتەوە. ینی زۆر جار تەنها خوێندنەوەکە لەوانەیە کافی نەبێ. باش جۆگرتنیش خاڵێکی زۆر گرنگە. من لە ژیانی خۆمە لە مەسەلەی جۆگرتنە کەسێکی نەخوێنەوە فێری کردم کە چۆن گوێ لە خەڵک بگرم و گوێ لە قسە بگرم و گوێ لە کتێب بگرم. یعنی من باوکم بە ڕەحمەتی خوا چووە دوو دیوانی شعری لەبەر بۆ کاتێکە کە خوێنەواری نەبووە. زۆر سی وەلامە ئەموو چۆن ئەم دیوانەوەت لەبەر کردەوە چۆن ئەوە دەڵێ هەندێک نەزمی شعریشی هەبوو خۆی لە ژیانی خۆیدا. ئەوی جارێک دوو جار لە کۆڕی گشتی ئەم شعرانە خوێندانەوە لەبەر مەکرد. بۆیە چێژوەرگرتن لە کتێب تەنها بە خوێندنەوەنی هەندە جار بە جۆگرتن لە کەسێک کتێبەکە بۆ دەخوێنێتەوە لەوانێت چێژێکی تایبەتی خۆی هەبێ. لە کاتی خۆشە لە نەوەدەکانە محاولەیەکمان کرد کە هەندێک لەو کتێبانە بە دەنگ بخوێنینەوە مۆزیکی لەگەڵ بێت یا خۆت ئاوازێکی هەمنی لەگەڵ بێ. ئەمەش خاڵێکی گرنگە چکۆ تو هەموو جارێک چاود لە ئاستی سروشی تەبیعی خۆی دانیە بتوانێت کتێب بخوێنێتەوە لەوانەیە گوێ هاوکارێکی زۆر باش بێ بۆی کەوا بتوانی لەگەڵ کتێب ئاشنابی. بۆیە من وازانم خۆراکی کتێب خۆراکی گرنگە بۆ ئەو کەسانش کە نەخوێندەوارن، بەڵام بەمەرجێ خۆشی و خۆشنودی و ئامادەیەکی ڕۆحی و فکری و حزری هەبێ بۆەوەی کەوا تۆ ئەوەی لەو کتێبەدا هەیە وەریگریت چ بە بیستن بێت چ بە خوێندنەوەی خۆت بێ. سیستمی پەروەردە لە وڵاتەکەیان بەرپرسیارە لە دروستکردنی ئەو حاڵەتی ڕیزبەندی کە بۆ خوێندنەوەی کتێبدان دێ بە تایبەتی لە کتێبخانەکانە لە کتێبخانی قوتابخانەکانە ئەو حاڵەتەدا بدرێن. بۆ باوکیش گرنگە بۆ باوکوداکیش گرنگە کە ئاستی خوێندنەوەی کتێب بۆ مناڵەکانی خۆیان دیاری بکەن، چونکە مناڵ لەوانەیە خۆی حەزی هەیە بەڵام نازانێت چی زەڕوری وەکو خۆراک وایە ئەویش چۆن مرۆڤ لە هەر قۆناغێکە پێویستی بە جۆرێک لە خۆراک هەیە خۆراکی ڕۆحیش بە هەمان شێوەیە. بەشێکی لەو بەرپرسیایەتی لەسەر شانی باوکودایی کە بەشێکی لەسەر شانی ئەو کەسانەیە کە پێیان دەوترێ مرەبی، پێیان دەوترێ بانکخواز، پێیان دەوترێ خوێنەوارەکان، ئەوانە دەبێ بۆ هەر سنفێک بۆ هەر قۆناغێکی تەمەنی مرۆڤ جۆرێک لە کتێب بنووسن، جۆرێک لە بابەت بنووسن کە بە کەرچی ئەوان بێ. هەڵبەت بابەتە گەورەکانیش بۆ خۆی سیستمی پەروەردەش لە وڵاتەیە بەرپرسیاری یەکەمە بە تەسەووری من لە دروستکردنی ئەو حاڵەتەیە. مەرج نیە تۆ هەموو ڕۆژێک کتێب بخوێنیتەوە لە ڕاستیە، بەڵام مەرجەکە بە بەردەوامی لەگەڵ کتێبە ئەوە بیت ئاشنایەتی بەردەوامیت هەبێت. ینی ڕۆژێک نەگوزێرە و سەری کتێبێک نەکەیت بە بەردەوامی ئەو کتێبانی لەبەردەستمای ئەمە لەسەر مێزەکەی هەموو کتێبی ڕۆژانە دەیان خوێنەوە، هەندێکیان تەواوەکە، هەندێکیان لە پارچەیەکیا دەوەستم لە لاپەڕێکە شتێک لە بیندا دەنێم بچمە سەر مەوزوعێکی دیکە لە شوێنێکی دیکە کتێبێک دەخوێنەوە. بەڵام هەندێک کتێب هەیە ناتە سروشتی وایە کە جێڕانەوەی دەبێت لەگەڵی تا ئاخری بڕۆی بڕاستی. بەڵام من وا دەزانم ئەگەر هەفتەیە بگوزێرە و کتێب نخوێنیتەوە ئیتر بێ پێویستە هەستکەیت بە ئەوەی کە تۆ حاڵەتێکی ناتەندروستی دەیە، پێویستە عیلاجێکی خۆت بکەیت، چونکە ناکرێت تۆ هەفتەیە بگوزێرێ و سەری لاپەڕی کتێبێک نەکەیت. گرنگە کە هەموو جۆرە کتێبێک بەڵام بۆ هەموو جۆر ئاستێکی لە کتێبخانەی ماڵا هەبێت باشە، بەڵام بەتەکید ینی ناکرێ مرۆڤ هەموو شتێکی بخوێنێتەوە لە ڕاستیە. من ئازانم منهەجێکی فکری هەبێ بخوێنەوە باشە،
بۆنەوە من هەندێک لە کتێبەکان باسی سەرچاو کتێبی ئیسلامی و کتێبی ئاینین، هەندێک لەوانە کتێبی ئەدەبن، هەندێک لەوانە کتێبی فکرن، هەندێک لەوانە کتێبی مێژووین، هەندێک لەوانە کتێبی بۆ نمونە حقوقین، کتێبی بڵین ئەو بابەتانە کە پەیوەندیان بە مافەکانی مرۆڤەوە هەیە. ئەم منهەجە دیار بێت کە تۆ شتەکان چی داناوە، هەشە کتێبخانەکەی بەست کتێبخانە کتێبی مناڵیتیایە. من وازانم بەلایانی کەم و لای خۆت ڕوون بێت کە کتێبخانەکە چیتایە و بۆچی ئەو کتێبخانە دانەی و ناکرێت مرۆڤ لێک لە حەزای خەریکی هەموو شتێ بێت، هەموو شتێ بخوێنێتەوە لە ڕاستیە. دەکرێت لە خۆناغێکا تۆ وەکو سەرەتا کۆمەڵشت بخوێنیتەوە، بەڵام خۆ دەبێت لە کۆتاییە لەسەر شتێک لەنگەر بگری، هەڵگیر سی لەسەر شتێک کە ئەوە بێتە مەجالێکی اختصاسی و مەجالێکی تایبەتمەندی لەسەر ئەوە بڕی. یعنی من تعامل بە دەرەجەی ئەساس لەگەڵ تەفسیرە زۆرەکەم، لەگەڵ کتێبەکانی فکرا زۆرەکەم، بەس ئەوەی کە زۆر ڕۆژانە ماوەڵی لەگەڵاکەم دەقەکانی یاسایە چکەم بەخۆم حامیم و ڕۆژانە دەبێت سەردانی ئەو دەقە یاسایانە بکەم و دیراسیان بکەم بۆ ئەو دیراساتانی کە لەسەر دەقەکانی یاسان بە تایبەتی ئەو بابەتانی کە پەیوەندیان بە کێشەکانی ڕۆژانەی خۆمەوە هەیە کە وەکو ئیشی محامەتکاریتیاکەم بە بەردەوامی خەریکی ئەو کتێبانە. لە ڕاستی هەندێک کتێب هەن کە ئێمە لە ساڵی چمەبارانەکە لە هەڵەبجە لە کاتی خۆیدا یەکێک لەو شتانەی کە هاتم بارم کرد لە ڕاستیە کەلوپەلەکان زۆر شتی گرنگ بوو لە ماڵەکە بەجێمش، بەڵام کتێبخانەکەم بەجێ نەهێشت. ئەوەی کە باری گونیەک لەگەڵ خۆم هەڵم کرد بردم، بەڵام هەتا ئێستاکەش هەندێکی ماوە، بەس ئەوەی کە زۆر گرنگە بەلامە و زۆر ئەسەفی بۆ خوازم هەندێک خەڵک هاتوونتە ماڵی ئێمە کتێبم ماوەنە هەیە خوێن کتێبیان بردووە بەڵام نایهێنەوە، ینی لە ڕاستیان منیش لەبیرم نییە، یان هەندێکیان لەبیرە بەس ڕووم نایەدا کتێبەکانی لێ بکەمەوە. ئەو مەقولەیەشم پێ بڕەوانیە کە هەندێک دەڵێ ئەو کەسە عەقڵ نییە کە کتێبایە بە خەڵکی چکە نایهێنێتەوە. لە ڕاستیە ئەوە نەریتێکی باش نییە کاتێک کە تۆ کتێبی لە کتێبخانەیەک دەبی دوای نابیتەوە بۆ خاوەنەکەی، چونکە ئەو معریفەیە دەکرێت کەسێکی دیکەش ئیسفادەی لێ بکات. مادامەکی خاوەنی ئەو کتێبخانەیە ئەوەندە بەخشندێ ئەو کتێبە دەدا بێتەوە، تۆش هەوڵ بە یابێ بە کەسێکی دیکە بخوێنێتەوە، یان لای خۆت قەتیسی مەکە یان بیێرە بە خاوەنی ویکە ڕچکە و ڕوتی خۆی و ئاڕاستی خۆی وەربگرێ. زۆر ئەسەفم هەیە کە زیاتر لە 200 کتێبم تا ئێستاکە بۆ شێوازە ڕۆشتون و نەشزانم لە ڕاستی لایکن. ئەم کتێبە ئەم کۆی کۆمەڵێک ساڵی 1950 چاپ کراوە ئەو کتێبە، هەتا 50 چ قانونێک کە لە کاتی خۆی نظامێک سیستمێک دەرچوە لە کاتی خۆیدا لەسەردەمی بەلەکی هەمووی لەم کتێبە کۆکراوەتەوە. مسپاسی کاک بەڕێز کاک عەبدوڕەحمان سیدیقەکەم کە کتێبی بەهەدیە بۆ ناردم کاتی خۆی، وتی ئەمە شتێکی باشە بۆ تۆ بە فعلی شتێکی باشە بۆ، بەڵام کۆمەڵێک یاسای تێدایە کە زۆر پەیوەندی بە تاریخی عێراقەوە هەیە، پەیوەندی بە بارودۆخی کەمایەتەکانی عێراقەوە هەیە، پەیوەندی بە بارودۆخی عەشایرەوەیە، پەیوەندی بە مەسەلەی بارودۆخی اقتصادەوە هەیە، پەیوەندی بە شێوازی بەڕێوەبردنی حکوومەتی عێراقیەوە هەیە کە کتێبێکی زۆر گرنگە لە ڕاستیە پەڕەکانی زۆر پتوکان زۆر بەناسکی ئەیانکەمەوە، چونکە لەگەڵکردنەوەی بۆ جاری دووەم ئیتر ئەو کتێبە بەکەڵ چێوەنە ئاجاریشکە بیکەیتەوە، لەبەرەوە بە تایبەتی دامناوە زۆر بەناسکی ناتوان بێمە دەستی هیچ کەسێک خۆمی خوێنەوە بە تایبەتی و خۆشم لاپەڕەکانی هەڵەیە. مەمە کۆنترین کتێبێک مەکەمە ئەوەشی ئەو پیاوە بەڕێزەیە کە پێشەشی کردو تا و کەسەکە لە ئارشیفی کتێبخانەکەمە ماوەتەوە. لە ڕاستیە کتێبخانەکە بە تایبەتی ئەو بەشەی کە پەیوەندی بە پاراستنی وەسایقەکانی هەڵەبجە و ئەنفال و ئێزیدیان و کارەسادەکانی کانشخان و ئەو کارەسادانی کە بەسەر کووردا هاتوون پەیوەندی بۆ بەشەوە هەیە. زۆر هاوکاری هەندێک لەو خوێندکارانم کردەوە کە لە بەشی ماستەر و دکتۆرا دەخوێنن و هەندێک لەوانە ئەمە نموزەجی دوو ماستەرە کە بە فارسیە دوو خوشکی بەڕێژ هاتن لە کاتی خۆیان و وەسایقەکانم مانێ و سوپاسیشانەکەم باسی ئەو هەوڵ و تێکۆشانیان کردو لە کاتی خۆیان کە کردویانە و بەشێکی زۆر لەو ماستەرانش هەندێکیان لەوێدا هەڵم گرتوون کە هاتوون لە کتێبخانەکە مەسادریان بەر سەرچاویان بردو و دوای هێناوێنێتەوە. هەندێکی دیکەشان باسییان نەکردو لە ڕاستیە لوتفیان نەبوو زۆر باسی بکەن، بەڵام کتێبخانەکەم کراوە لە ڕاستیە و ئەوم نەکردو. بەڵام بەشی هەر زۆری ئەوەی کە پەیوەندی بە وەسایقەکانی ئازارەکانی کوردەوە هەیە لە مۆنومنتەکەی هەڵەبجە هەمووی پاراستەوە هەڵم گرتووە لەوێ. هەر قوتابێک بتوانێت لەوێ هەرچی شتێک پەیوەندی بە مەسەلەی هەڵەبجەوە، مەسەلەی کانشخانەوە، کارەساتی ئەنفالەوە، مەوزوعی بارزانیەکان، مەسەلەی کوردی فەیلی، هەرچی هەبێت لەوێ هەمووی هەڵمان هەڵگرتووە. هەر لەوێ شتێکی بڵین منەظەمە ڕێکخراوە لە ڕاستیە و هەر جۆرە پرسیارێکیشان لەبێ من لێرە بەڵێن بە بەرزستانیام کە هەر قوتابێک هەر خوێندکارێکی بەڕێز لەو مەجەلەنە ئیشی پێویستی بە و جۆرە وەسایقانە هەبێت کتێبخانەکەم کراوە بێ. سەبارەت بە وەسایقەکانیش لە ڕاستی ئەم جهودێکی ترە کە ئەمە لە کاتی خۆیدا کە لە محکەمەکە بووین، محکەمەی دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەم وەسایقانەمان هەڵگرتووە بۆ کاتی خۆی لە هەردی شاڵمان گرتووە بکە هەردەکە تەمەنی تا 25 ساڵ ئەکرێ بە سەلامەتی ئەم شتانە هەڵبگرێ. ئەمە بەشەکەی بەشی ئەنفالە، ئەمەش بەشی کارەساتی کانیاشخانە لە ڕاستی ئەمەش کە سەربارەوەی کە وەسایقەکان خۆیەتی کراوە بە ئینگلیزیش لە ڕێکخراوی ئیمەنیلی لە ئەمریکا کردوێتی بە ئینگلیزی. ئەم بەشەشی باز لە کارەساتی هەڵەبجە ئەکات کە لای خۆم ئەوەشم هەڵگرتووە، ئەوش هەر لە هەردەکەیە بە هەمان شێوە هەڵمان گرتووە. ئەمانە لە مۆنومنتی هەڵەبجەش ئەمانەمان بە تەفسیل هەڵگرتووە، بە منەظەمی هەڵمان گرتوون. خوێنەری بەڕێز خوێندکاری بەڕێز هەر کاتێک بێ سەردانی ئەو هینانە بکات ئەو
مەڵبەندە بکات ئەو مۆنۆمنتە بکات دەتوانێت بە تەواویمانە هەموو شتەکان ببینێ وەسایقەکانی ئێزیدەکانیش لەبەر دەستمانایە ئەتوانین ئەوانیش لە کاتی خۆیدا ئەوش بڵاو بووە لە مۆنۆمنتەکە ویش دائنین دەکرێت هەر خوێندکارێکی بەڕێز بێ سوودی وەربگرێت و من بەڵێن بە بەڕێستان کە ئەو بابەتانی ئێمە کراوە بێت لە بەردەم هەرێکێک لەوانە بۆی سوودی لێ وەربگرن کەسێکم نبینەوە لە خوێندنەوەی کتێب زیانی لێ بکەوێت لەبەرەوە ئەو هاوڕێ دڵسۆزە بێ متەواضعە بێ فیزە بێمنەتی کە هەمیشە هەموو لەحزێکە ڕزای سوکە بێتە ماڵەکە زۆر ڕوورێکە ئینسان هاوڕێی کتێبی هەبێ و ئامۆژگاری ئەو گەنجارش دەکەم کە هیچ کاتێ واز لە هاوڕێدی کتێب نێنن چونکە بەڕاستی ئەو تەنها هاوڕێیەکە دەستبەردار نابێ هەمیشە معرفەیەکی زیاتر دەهاتێ هەمیشە پەنجەرێکی بەرواڵایە بۆ جیهانی دەروی تۆ بۆیە زۆر ضرورەیە کە هەموو لەحزەیەک لە ماڵەکەدا کتێبخانەیەکە بێ و هەموو ساتە وەختێکی بەبێ کتێب نەژی.